بەڵازان خۆشەویستانمان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە هۆشیاری ژینگەیی دەکەین و باز لە پەیامە پەروەردەیەکانی ژینگەیی دەکەین تا چەند گرنگە منداڵان هەر لە قۆناغی پەروەردەیی و لە قوتابخانە و لە خێزان و ئانە وردە وردە ڕابهێنێن بۆی کە ژینگەی وڵاتەکەیان بپارێزرێت و دەکرێت دایک و باو ڕۆڵی هەبێت لەوەی کە ژینگەی خودی ماڵەکەی پارێزراو بێتوە پاک و خاوێنینە و ماڵەکەی پیشانی منداڵەکەی بدات تاوکو لە ماڵەوە ئەو پاکخاوەنیە ڕابگرێت حتمما لە ماڵەوە سەرکێشێت بۆ کۆڵانەکەی کە یاریە کات بۆ سەیران و گەشتەکانی ئەمانە گرنگێکی زۆر زۆری هێبزانی ئەم هۆشیارێت چۆن بگەێنێتەوەی داهاتوو و لە ڕێگەی پەروەردەشەوە چۆن ئەمە تەماشا بکرێت حتمما ژینگە ڕۆڵێکی سەرەکی دەبێت لە بڵاوبوونەوەی زۆرێک نەخۆشی ینی پیسبوونی ژینگە لە زۆر کێشەی دیکە لە زۆر بابەتی دیکە بۆیە تێکچوونی بەشێکی ئەو شوێنە سروشتی جوانانەی کە هەمانە ئەویشت پێویستە بە ژینگە و گەر ژینگەیەکی جوان و پاک و خاوێنێکی زۆری ئەو شوێنە گەشتیاری و ناوچە سەوزانە ڕابگیرێت حتمما ئەو سروشت و جوانی هەر ئەمێنێتەوە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ساڵح مەجید پسپۆری زانستە ژینگەیەکان کە دکتۆریان زۆر بەخێر پەیامی پەروەردەیی ژینگەی گرنگە بۆ منداڵ و ئەمە دەبێتە هۆکارێکی بووی کە دواتردا ئەمنەوەیە کاریگەری هەبێت لەسەر ژینگەی وڵاتەکەی. بێگومان ئەمە پرسیارێکی زۆر بەجێ کە ئێمە هەر کۆمەڵگەیەک ئەگەر کۆمەڵگەیەکی زیندوو بێت کۆمەڵگەیەکی وشیار بێت هەوڵ ئەدا میکانیزمێک یا ئالێتێک بدۆزێتەوە کە سازدانی بوونەوەرەکان و لەسەر و هەمویانەوە مرۆڤ لەگەڵ سروشت و ژینگەکەی سازدانێکی یعنی با بڵێن پەیوەندێکی تەندروست و هارمۆنی بێ تاوەکو ئەو سروشتە و ئەو با بڵێن ژینگەیە یعنی بە تەندروستی بمێنێ تا کاریگەری لەسەر خودی مرۆڤەکان خۆیان و ئەوانەی نەوەی داهاتوون یەن نیکەن و لەگەڵیشیا دەستگرتن بکەن بەو دەرامەت و سامانە سروشتیانەی کە بڕەکانیان لەسەر مەسارەیە دیاریکراوە ئەمە فاکتێکە ئەبێ ئێمە ینی پێی لێ بنین وەک ڕاستیەک هەر ئەمە پرسیارێکی بەجێ بوو هەر بۆ هۆکارش بوو یعنی با بڵێن یونسکۆ ینی کە ساڵی 1945 دامەزرا هەستی بەم ڕاستیە کرد یەکێک لەو بابەتانی کە بیری لێ کردەوە وتی بۆی کە ئێمە سروشتمان ئێمە ینی با بڵێن ئەم سروشتە تەنها مرۆڤی لە خۆ نەگرتووە ینی مەلاین بوونەوەر هەیە مەلاین زیندەوەر هەیە نزیکەی 8 ملیۆن و 700,000 زیندەوەر هەیە چ ئەوەی لە ئێکۆستمی ئاویا چ لەسەر ئەوەی لە وشکانیە ئەمانە ینی ئەمانیش خاوەن مافن بە سروشتەوە یعنی مافیانەکە لەم سروشتا بە ڕێکوپێکی سایکلی ژیانیان تاوکەن و تەنها مرۆڤ نێت ینی قۆرخی ئەم سروشتە بکە هەر بەو هۆکارە یونسکۆ کە ڕێکخراوێکی پەروەردەیی کللتوری زانستی جیهانیە لە ساڵی 1948 ڕێکخراوێکی نێودەوڵەتی پێکێنا ناوینا ڕێکخراوی پاراستنی سروشت پروست تاوەکو ینی حکومەتەکان هاوڵاتەکانیان بە ئاگای بێنن چەند ئاگایان لەم سروشتە بێ بە من نەوەستات دوای ئەوە هەستا وتی بۆی کە زیاتر تێگەیشتنەکە قوڵ و بەرجەستە بێ لای هاوڵاتی کۆنفرانسێکی یەکەم کۆنفرانسی نێودەوڵەتی ئەنجامدا لە ساڵی 1972 کۆنفرانسەکە بە ناوی مرۆڤ و ژینگە مرۆڤ و ژینگە ئایا تۆ چ ڕایەڵێکی هارمۆنی تەندروست لەگەڵ سروشتەکەت لەگەڵ ژینگەکەت بنیاد ئەنەی هاوسەنگ بێت بەو ئەندازەی کە ژینگە سەرچاوی ژیانت بێ لانەی ژیانت بێ سەرچاوی دەرامەتەکانە بێ بەڵام لەگەڵ ئەوە تۆ نەکەویتە کاولکاری و وێرانکردنی چونکە ئەمە بە تەنها مڵکی تۆی مرۆڤ نییە مڵکی هەموو ئەو زیندەورانە و مەخلوقانەیە کە ڕەب العالەمین دروستی کردوون چونکە هەر یەک لەو بوونەوەرانەی تریش ئەرک و ڕۆڵیان هەیە لەسەر ئەم هەسارەیە ئەنجا هەر بە دوای ئەمە با بڵێن ڕێکخراوی UNEP دروست کرد هەستان لەمانە ینی بۆ ڕەهەندێکی تر با بڵێن یونسکۆ هەنگاوینە کە بیرکەنەوە لەوەی کە چۆن پەروەردەی ژینگە وەکو با بڵێن وەسیلەیەکی تەندروست بۆ ئەوەی کە ئێمە خەڵکەکان وشیارکەن چکە خەڵک لە خۆی وشیار نابێ خەڵک لە خۆی و زانیار نابێ خەڵک لە خۆی و معریفەی بۆ نایەت ئەگەر
ئالێتێک نەبێ کە ناوی پەروەردە ئەم لەڕێ ئەم پەروەردەوە بیران لەوە کردەوە یعنی با بڵێن پەروەردەی ژینگە بێ بە زادەی ئەم هەوڵ و تەقەلایان هەر بۆ هۆکارش یەکەم کۆنفرانسی پەروەردەی ژینگە لە ساڵی 1970 ئەنجامدرا لە تەبلیز و لێرەوە دوو محوەری گرنگیان دیاری کرد ئەو مەحوەرانەش خۆی لەو بابەتانە کە بەڕێزت ئاماژت پێکرد هەمووی ئەبینێتەوە کە چۆن ئێمە محاولە بکەین پەروەردەی ژینگە لەسەر ئاستی لۆکاڵی لەسەر ئاستی نیشتیمانی لەسەر ئاستی نێودەوڵەتی یعنی شۆڕکەینەوە بۆ تەواوی قۆناغەکانی تەمەن تاوەکو کۆمەڵێ ینی ئەو مرۆڤانەی کە بەزادەی ئەم پەروەردەیە قاڵ ئەبن لێزان ئەبن بتوانن هەنگاو بنێن بۆ کۆمەڵێ بابەتی تر کە بابەتەکانی تر ینی وعیەکی لابێت کە هەڵوێستی هەبێت کە ڕەئی هەبێت کە قسەی هەبێت یەکەم معریفەی هەیە کە معریفەی هەبوو زانیاری هەبوو ئەو کاتە تێگا لەکوێ ئەژی تێگا سروشتەکە چۆن حکم لەسەر ژیانێکەوە ئەم چۆن حکم لەسەر با بڵێن ژینگەکە ئاکات ئەو پەیوەندی ئاڵ و گۆڕە کارتێکردنا لێرەوە ینی هەنگاویان نابەوەی کە ئەوەرنێسی هەبێ ینی وشیاری هەبێ کە ئەوەرنێسی هەبێ ئەو کاتە هەڵوێستی پاراستنی ژینگەی هەبێ بڕیاری هەبێ بەشداری کارای هەبێ لە هەر جێگەیەک بینی ینی دۆخێکی نەخوازراوە هەیە کارتێکردنیشی نەخوازراوە هەیە لەسەر دەرامەتێک لەسەر سروشتەکە ئەم بێتە جواب لەسەر ئەو لایەنانەی بە تایبەتی ینی لە چوارچێوەی ڕاهەندە پیشەسازی و ئابووری و ئەمڕۆ ئەبینێت کۆمەڵ لەوانی کە زمانە کاریگەری گەورەیان هەیە ینی کابینی ئەم شتانە ناقۆڵایە دش بە ژیانی ئەوە دش بە ژیانی نەوەکانی داهاتوە کە ئەبێ بنەوەی ئەم نەوانە هەڵوێستی هەبێ و ینی بەرپەرچتانەوەی هەبێ و ڕەئی هەبێ هەتا بربەستی بکات بەڵام بەداخەوە ینی ئەم حاڵە وەکو پێویست لە هەرێمی کوردستانی ئێمە هەنگاوی نەناوە باشترین بەڵگەشت بۆ ئەم حاڵە ئەبینیت ناوچە پیشەسازیەکانمان سەرانی ئەم وڵاتە ئەوەی کە جێگەی بایەخان نەبێ ئەوەی جێگەی خەمیان نەبێ ئەو چالەکە پیشەسازیانەیە کە بە پێوەرە تەندروستەکان ناکرێن ناوچەیتان دەجێرەوە ئەبینی لە خوار بەشی خواری سلێمانی گرتووە ئەبینیت ینی با بڵێن ناوچەیەک بەدەر لەوەی کە چالاکی پیشەسازی تایە ئەمڕۆ ڕیسایکلی تایە بۆ مادە پاشەڕوەیە بەڕێگەیەک کە ئەبینیت کە ئەچیتە ناوچەکە بۆنێکی لێ دەرئەچێت بەدەر لەو بەکتریا و مایکرۆب و ئەوەی ئاوی ژێرزەویان پیس بووە خاچی کشت و کاڵیان پیس بووە تەبیعی ئەوان بەشی زۆریان ینی باڵێن کار و پیشیان کشت و کاڵە لەو ناوچان تۆ ئاوەکەت ئاوی زێرابە خاکەکەت بە چەندەها پێکاتە پیس کراوە تۆ بەرهەمی کشت و کاڵ لێمە دروستەکەیت و بەردەوام لانەی ژیانت ئەوێ بە تەکید بە چەندەها ڕێگەی جیاواز کاریان تێکراوە نەخۆشی جیاوازیان بۆ دروست بووە هەراسان بوون ئاویان پیسە خاچیان پیسە خواردنیان پیسە بڵێ کاک دکتۆر پەروەردە بناغەی هەموو شتێکە کە تۆفتێ هەر گۆڕانکارێک کە لە کۆمەلگایە بیکەی ئەم بناغەیە چۆن دروستکەین چ ڕێگەیەک بگرینە بەر کاتێک ئەڵین پەروەردە پێویستە لەکوێوە دەست پێ بکەین یعنی شتەکە بۆی کەڕوون بێلامان ئێمە تاکێک پەروەردە بکەین نەوەیەک پەروەردە بکەین بۆ داهاتوو کە ژینگەکەی خۆی خۆش بێ کە ئاژەڵەکانی خۆش بێ کە دۆستی سروشتەکەی بێت و زیانی پێنەگەێنێت بێگومان ئەمە ئەم مەسج و جێبەجێکردنە لەکوێوە شۆڕ ئەبێتەوە لە سەرکارەوە لەو کەسانەی کە لە دەسەڵاتە ئیشەکەن سەبارەت بەم قسەی بەڕێزت من وەکو کەسێکی پسپۆر لە ژینگە و دوا بە دوای ئەوەی بە دواچوون ئەەکەم لەسەر ناوچەکان و کارتێکردنەکان لەسەر ڕەوشی ژینگە بە شێوەژی گشتی ینی چەند جار پەیامم هەبووە لە تەلەڤیزیۆنی پەروەردە و ڕاستەوخۆ بۆ بەڕێز وەزیری پەروەردە کە گرنگە ئێمە هەفتا بەشمان هەیە لە زانکۆی سلێمانی بەشێک لەم بەشانە یا لە چوارچێوەی کۆلێجێکی ژینگە یا با بڵێن بەشێکی ژینگە بەشێک هەبێ یا لقێک هەبێ ناوی لقی پەروەردەی ژینگە بێت بەڵام بەداخەوە ینی هیچ ینی ئیستیجابەیەک و وەڵامدانەوەیکی ئەرێنی بۆ جارێ لە جارانیش بۆم حاڵە نەبووە بەس وەکو ئەوەی کە جێگەی دڵخۆشیە طبيعي دوای ئەوەی کە کۆنفرانسەکان ینی چوار کۆنفرانسی تر بە دوای کۆنفرانسی یەکەما هات کۆنفرانسی تەبلیز کۆنفرانسی یۆنان لە سالەنسکی مۆسکۆ ئەنجا یۆنان
ئەنجا ئەحمەد ئاباد لە پاکستان هەستان ئەوەی کە پێی گەیشتن لە جارنامەی بەرلین لە ساڵی 2021 ئەم بڕیارە لەلایەن یونسکۆ درا ئەڵێ یونسکۆ ئیعلانی کرد ڕایگەیان کە پەروەردەی ژینگەیی با بڵێن ڕەهەندێک و پسپۆرێکی گرنگە کە ئەبێت لە هەموو منهەجێکی خوێندنی جیهان بوونی هەبێت لە ساڵی 2025ەوە ئەمە پەیامی یونسکۆیە بۆ جیهان لە جارنامەی بەرلین ئەوان دوای چەندین توێژینەوە دوای چەندین زانیاری کۆنفرانس ئەمەیان بۆ دەرکەوتووە ئیدی ئەبێت احتیمام بدرێت بە پەروەردەی بە دڵنیاییەوە لەبەر ئەوەی کە خەڵکەکە زیابێت ڕاستە پێداویستی لەسەر دەرامەتە سروشتیەکان ڕۆژ لە دوای ڕێژ لە زیابوونە و لێکەوتەی گەورەش ڕوئەیات لێکەوتە گەورەکان یەکێک لەو لێکەوتانە مس ئەمڕۆ گۆڕانی کەشوهەوە گۆڕانی کەشوهەوە هەوکارەکەی مرۆڤە لەم کات و سەردەما یعنی ئەمەندە لەو گازە با بڵێن گەرمکەرەوەیان کردوتە ناوبەرگی هەوا کە ساڵ لە دوای ساڵ بار و دۆخکە سەختتر ئەبێ دژوارتر ئەبێ لەسەر تاسەری جیهان اینجا ناوچەی ئێمەش وەکو ناوچەیەکی نیمچەوشک کە ناساوە و لیکاوین بە عێراقەوە عێراق کارەساتی گەورەی لەسەرە بە بیابانبوون ڕۆژ لە دوای ڕۆژ ساڵ لە دوای ساڵ لە زیاد بوونە لەگەڵ یا کەمبوونەوەی ئەو ئێرادی خۆی عێراق سەرچاوی ئاوی تەنها لە سانۆی هەیە داهاتی ئاوی خۆی لە سانەوە تو یەکی ئاوی لە دەرەوەی وڵاتیت لە دەرەوەی لە سا هەشتای لە تورکیاوێت لە سا نۆی حوتی لە ئێرانەوێت لە سا چواری لە سووریاوێت تەنها لە ساڵ باشە تۆ ساڵ لە دوای ساڵ هاوڵاتیت زیاکە پێش 15 ساڵ لە ساڵەکانی هەفتە عێراق 16 ملیۆن بوو عێراق ئێستا 46 ملیۆنە باشە ئەم خەڵقە ئاوێ وێ خۆراکی وێ لانەی ئەوێ تۆ بەشی زۆری لانەکەت و خاکەت خاچی بیابانە و کولی ساڵێکیش نزیکەی 100,000 دۆنم ئەبێ بە بیابان باشە ئاون نییە خاچی کشت و کاڵیت کەم ئەبێتەوە لەچوو خۆراکیان بۆینی بۆم خەڵقە و خەڵکەکەش زیاکەیت ئەمە بابەتێکی زۆر هەستیایە کە وڵاتی عێراق پێش هەرێمی کوردستان بیر لێ بکات کە بینیان لانەکان بەرەو دژواری ئەڕوات بەرەو سەختی ئەڕوات ژیان نامێنێ ئەو کاتە چێ بێت ئەو کاتە هەرێمی کوردستان بە بەشێک لە عێراق بێت ئەو کاتە مافی ئەوەی هەیە ڕاگواستنەوە بکات بێت لەسەر واقعی تۆ لەسەر ناوچەی تۆ نیشتە نێبێ و دیمۆگرافی واقعەکەت ئەگۆڕێ ئەو کاتە شتێک نامێنێ کە ناوی هەرێمی کوردستان کاک زۆر حتمما جەنابیشتان ئەنی شارەزان ئەزانن سەقافە و پەروەردەی ژینگەیی تاکی کورد زۆ باشە لە بەشێکی زۆر لە وڵاتانی کە لە دەور و بەرمانانەیە حتا پارێزگەکانی خواروی عێراقوانە ینی سەردانی و شوێنانەکەی ینی زۆ جیاوازی ئەبینین لەوەی کە تاکی کورد ژینگەکەی خۆی ئەپارێزێت ینی زۆر وڵاتەیە زۆر شوێن هەیە پاراستنی ژینگە لە ژینگە پارێزەکەیەوە سێرەکانیاڵێ دەبێ فراڵێ ئەو خۆ پاکێکاتەوە شتێک فراڵێ خۆوان پاکەکەنەوە ئەمە بەدی ئەەکەی ینی تاکێکی سەقافەتێکی باشمان هەیە الحەمدە بەڵام هەر پێویستی بە زیادبوون هەیە لە پەروەردە و لە سەقافەتی ژینگەی لە وڵاتی خۆماندا بڵێ لە ڕاستیە ئەمەش پرسیارێکی بێجێ ئێمە کە بەراوردی حاڵی خۆمان بکەین با بڵێن لەگەڵ واقعی خەڵقانی ناوچەی تر ئەمە بە پێوەر ئێمە لەم بابەتانە بۆم هەڵسەنگانە بێ بگەڕینەوە بۆ ینی کۆمەڵی پێوەەر هەیە کە وڵاتان یا ڕێکخراوانەی کە هەڵسەنگاندن ئەکەن بۆ با بڵێن ڕەفتاری هاوڵاتێک لە جێگەیەک بۆ بەراوردکردن لەگەڵ جێگەیشتر پشت ئەبەستن بۆ پێوەرانە لە ڕاستیان لەم کات و ساتە ڕاستە ئێمە ئەگەر ژینگەکەمان لەبارترە ساسترە گونجاوترە پەسەندترە بەڵام خەڵکەکانمان بە شێوەیەکی گشتی چێ ئەوانەی لە بواری پیشەسازی ئیشەکەن و دەسەڵاتیان بەدەستە وەکو پێویست بایەخیان نییە کەوتونەتە ئەم سامانانەی کە هەیەتە سامانی ئاو بێ سامانی خاک بێت تۆم خاکت ئاستەکەی سنووردارە لەسەر هەموو ئەم هەزارێ 148 ملیۆن کیلۆمتر دووجا وشکانی تێ تەنها لە سادەی کشت و کاڵیە ینی بۆ کشت و کاڵ ئەشێ باش تۆ بۆ یانگەت تێگەشتێکی تەندروستە تێ و ئیدارێکی تەندروستە تێ بۆ پەنا ئەبەیتە بەر خاکە کشت و کاڵەکان ئەیکەی بە مجەمەعی سەکەنی ڕاست بۆ نایی ناوچە بەردەڵانەکان بکەیت ئەو ناوچانەی کە سروشتەکەی سەختە و بۆ کشت و کاڵ نابێت بۆ ناچی ئەوێ بکەیت
سەوە سایلی زۆر هەیە کە بەردەڵام شتێک ئەی تەختێکە بەڵێ بەتاکید وەسایل زۆرە دواییش یعنی بۆ ڕێگا ئەدەی لە کاتی بەناو گەشت و گەشتیاری کە ئەمە گەشت و گەشتیاری نییە بە پێی پێوەری نەتەوەیگتونە ڕێگە بەو خەڵقایی قەیناکە با ئەم خەڵکە ماوەی 2 مانگ 3 مانگ لەژێر فشاری ساردی و سۆپای نەوت و ئەمانە بوو بێ با بچێت نوعێک ڕفرێشکا بۆ جستەی لەو پێکاتە پیسانەی کە لەسەر چاوە سوتەمەنیەکان تێکەڵ بە جستەی بووە بچێت لەو سروشتە جوانە هەوای پاک هەڵمژێ ڕیکەڤەری جستەی بکات دوایەوە یعنی بچی پێکرێت ئەو خواردانەی کە لە ماڵەوە بەردەوام خواردێتی لەوێ بە ئاستێکی کەمتر بیخوات بێت تۆزێ پیادەڕەوی بکە ئاشنابێ بە سروشتی ناوچەکەی بزانێ چ جیایەک هەیە چ جیایشی سروشتی لە ناوچەی ئەو هەیە چەند جۆر هەیە چ بوونەوەرێک هەیە چ خشۆچێک هەیە کە تایبەتە بە ناوچەکەی ئەو بەڵام ئەبینی بەداخەوە لەو ڕۆژێک کە لەو دقیقە ئەچێتە ناوچەکە دائانیشێت تقریکی خواردن و خواردنەوە ئەبێت و لەگەڵیشا چەندەها پاشەڕۆی نەخوازدا و لە مادەی پلاسیکی دوایەوە لە پاشەڕۆی نەوت کە ئیبا بۆ سووتانن لە پاشەڕۆی سابوونا و پاشەڕۆی خواردن کە لێ زیابێ ئەمە مە کارەساتە تۆ خواردن بەگوێ بێڵی لە پاش خۆت ئەم خواردنە ئێمە زانین خواردن لە بەرەوەی موادی جیاوازی لە خۆگرت و پێکاتی جیاواز پرۆتینی تایە چەوری تایە دەست بەجێ چەندەها بەکتریا و ڤایرۆس و فەتریات لەسەری گەشە ئەکا و بۆن دەرەکات کە بۆنی دەرکرد ئەم بەکتریا و هینانە دەستکەشیان کرد ئاژەڵێکێ کەروێشکێکی سەجێگێ لێ ئەخوات کە لێ خوار ئەم سەگەر ڕەنگە نەخۆش کرد ئەم نەخۆشە ئەیجوێزێتەوە بۆ ئاژەڵێکی تر ئاژەڵیشتر نەخۆشەکەوێت ئەم ئاژەڵاتی ئاوە خواتەوە یعنی با بڵێن بەکتریا و ڤایرۆسانەی کە دووچاری بۆ تێکەڵ بە ئاوەکەی کە بۆ ئێمە ڕێگە بین ئەم کللتورە نەخوازراوە ینی بۆ ناین سروشتەکەمان بکەین بە سروشتێکی جوان جێگەی سەرنجی جیهان بێت کە عالەم ڕووی تێکە خۆشبەختانە بەدەل لەم سروشتە جوانەی کە هەمانە ئێستا ئێمە لە سەروبەندی ئەوەین دوو تەکوینی جیۆلۆجی ناوازن لە جیهانە تەنها لە هەرێمی کوردستان لە ناوچەی شارباژێر بوونی هەیە ئێمە لە سەروبەندی ئەوەین لەگەڵ بەڕێز دکتۆر فازڵ و هەندێک مامۆستای تر کە ئەم ناوچەیە لە یونسکۆ تۆمارکەین ئەوە ئەم ناوچەیە گەر تۆمار کراوە شتێکی باشەوە ئەو کاتە لە جیهانەوە خەڵقانی پسپۆر خەڵقانی خۆیان ئەیانێ ئەم تەکوینە جیۆلۆجیە کە لە سەرتاسەری جیهان و مەلاین ساڵی ویستوە دروست بووە تەنها لەم ناوچەیە بوونی هەیە بۆ ئێمە ئەوە نەکەین بە شتێک کە جێگەی سەرنجی عالەم بێ وەکە هاتیشن سروشتەکەمانیان بینی بە جوانی بیبینێت ڕاستەکەی بەس ئەم حاڵش جیاکاری هەیە لە بینمانە لە بینی ڕۆژهەڵات لە بینی ڕۆژئاوە لە بینی باشوور ئەبینیت ڕۆژهەڵات زیاتر باخیان ڕۆژ ئاوا زیاتر باق بە ژینگەکانیان ئەمە فاکتە بەجددی ئەڵم بەڵام خۆمان بە تایبەتی لە دوای ئەم کار و کردەوەی خێزەوەندانەمان کەیکێنێت بە ناو گەشت و گەشتیاری کە گەشت و گەشتیاری وەکو بەڕێستانەموت گەشتیار ئەو کەسەیە کە ئەمە UN پێناسی کردو متحدە پێ ئەڵێ ئەو کەسەیە کە بۆ ئامانجێک لە کۆی تقریبا 15-16 ئامانج دیاری کردووە بۆ ماوەی 24 ساعت تا ساڵێک ڕوو لە جێگەیەک ئەکات بەڵام گەشتیاری ئێمە لەو دقیقە چێت ئەیا بەسەر ناوچێکی سروشتی هەر خەریکی خواردن و خواردنەوە و کاولکردن و بەجێشتنی پاشە ڕۆیە ئێوارش یێتەوە ئەمەنی خواردووە وڕ و جێش ئەجا لە هاتوچۆکە و لە گەڕانەوەکەشی ڕەنگە بێتە هۆکاری سەریێشە و کێشە و جنێوان و قسەی ناخۆش و ینی ئەم حاڵە بەداخەوە لە مەمە حەزەکەم ئەم کللتورە لە ناو کۆمەڵگەکەمان بنبەر کرێت تاوەکو ئێمە ئەو سروشتە جوانەمان ئێمە فلۆرای خۆمان هەیە چەندەها سامانی ڕۆچیمان هەیە کەمە تۆمار کراوە تۆمار کراوە لە ناوچەی تر بوونی نییە هەندێ باڵندەمان هەیە کە لە جێگەی تر نییە هەندێ مێرومان هەیە لە جێگەی تر نییە بۆ ئەمانە جێگەی بایەخی ئەمە نەبێت برادێکم حەزەکەم وەکو نمونێ وتی چوو بۆ ئەسپانیا چوو بۆ ئەسپانیا وتی بینیم خەڵکێکی زۆر سرەی گرتووە و بیتاقی چوونە ژوورۆش بە $100 ببوو لە ئەسپانیا وتی کە چوونە ژوورۆ تەنها یعنی چوونە ژوورەکە بۆ بینینی گابەردێ بوو بەردێکی گەورە بوو کە جێگەی سەرنج بوو بۆ ئەوان ئێمە سەدان گابەرد و بەردی گەورەی وامان هەیە وتی حیلەوە بەردانە لای خۆمان ئەوە زۆرە ئەوە نەزۆرە کە هیچ حسابێکمان بۆ نەکردووە لەوێ بینینی ئەو بەردە بۆ کەسێکی گەشتیار بە $100 ئەو خەڵکا چێڵێ بزانم بەردە بۆ چی وا بەم زلێمەوە چۆن لێرە ئۆقرەی گرتووە چۆن هەتا ئێستا شیتەڵ نەبووتەوە
يعني بردەکەت بەتەکیت تایبەتمەندێتی خۆی هەیە بەس ئەوەنە سەرنج ڕاکێش بوو کە خەڵک شۆ سەیری کردووە ئێمە يعني ئەم هەموو بەرد و سروشتە جوانە و کانی و کارێز جوانەمان هەیە کەس ئەچێ بۆ سەردانیان کاکتۆر کاتمان زۆر کەمماوە بەڵام هەمیشە قسێکەیە کە کات درنگ نەبووە گەر بمانەوێت گۆڕانکاریەک بکەین هەوڵەکانمان لە چیا چڕکەینەوە بۆی کە پارێزگاری لە ژینگە جوانەکەمان بکەین هەوڵەکانمان ئێستا دوا ئامانجی یونسکۆ دوا ئامانجی یونسکۆ بۆ هەموو کۆمەڵگە نێودەوڵەتەکان ئەوەیە کە ئامانجی پەروەردەی ژینگەیی بریتێ بێ لە گەشەپێدانی بەردەوام پێوترێت sustainable development گەشەپێدانی بەردەوام معنای چی واتای چییە ئەڵێ ئێمە ئەو دەرامەتانەی کە هەمانە سنووردارن ئەگەر نێت بە سەلیقە و بڕێکی تەندروست بەکاریان بێنین ئەوە ئەبینیت لە ماوەیەکی کورتە بنبڕ ئەبێت وەنەوەکانی داهاتوومان کە یەنە ژیانەوە یەنە ژیانێکی پڕمەینەتی کە دووچاری چەندەها قەیران و کێشە ئەبن ئەنجا لەبەر ئەوە نەتەوەیە گرتوەکان لە ساڵی 2015 حەڤە ئامانجی دیاری کردووە لە جێر چتری گەشەی بەردەوام حەڤە و داوای لە هەموو وڵاتانی جیهان کردووە کە ئەم حەڤە ئامانجە هەتاوەکو ساڵی 2030 بە ئەنجامی بگێنن تاوەکو نەوەکانی داهاتوومان کە هاتن لۆمە و سەرزەنشتمان نەکەن تفونعلەتمان نەکەن بڵێ وەڵی با و باپیرێکمان نەبووە ئەوەنە چاوچنۆک بوون ئەوەنە چاوبرسی بوون هیچ میراتێکی سروشتیان بۆ ئێمە نەهێشتووە و ئێمە ئێستا دووچاری قەیرانی با بڵێن دانیشتن ئەبین سوکنا ئەبین قەیرانی پیشەسازی ئەبین قەیرانی خۆراک ئەبین یعنی ئەو کاتە نەفرەتمان لێکن لەبەرەوە یعنی ئەگەر هات ئێمە ئەمەمان کرد بە ئاکام و ئەمە ڕەنگیایەوە ئەم حەڤە ئامانجە حەڤە ئامانجەکان زۆر ئامانجی تەندروستن ئەمان یعنی بنەمان بۆ ئەوەی کە گەشەپێدانی بەردەوام یعنی ئەم سروشتە لەسەر دەقی خۆی بمێنێت بۆ هەزارەها ساڵی تر بەڵام بەم حاڵێکی ئێستا کەوتوینەتە گیانی نەخێر بەردەوامی نامێنێت و هەندێک لاوچە بەرەو وێرانی ئەڕوات هەر بۆ هۆکارشە پێوەەر هەیە و سکێڵ هەیە کە وڵاتەکان پێوانە هین باڵێن پۆلێن کراون لە ڕووی ئەوەی کە چ وڵاتێک لە پێگەیەکی پێشکەوتوایە کە ئەتوانێت گەشەی بەردەوام تایە بەردەوام بێ و مرۆڤەکانی داهاتویان کەیەن ینی بە ئاسوودەی تیابژێن شاو خۆش بێ دکتۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ساڵح مەجید پسپۆری زانسە ژینگەیەکان یاخوا دەست شاو خۆش بێ سپاس بۆ بەڕێستان سپاس وێ دەکەم یان پەیامەکانی ئەم کەناڵە خۆشویستە و ئەو کەسانەی کرد لە دوای ئەمە یعنی باڵێن پەرۆشن وەکو پێویست بگاتە لایەنەکان و کاری پێ بکەن و هاوڵە لە ڕنگ باتەوە ئەگەر پەروەردەی ژینگەیی بەرپا پێ و کاتە من دڵنیام کە وەکو پێویست ڕەنگەیاتەوە شاو خۆش بێ